دوای 2 مانگ و 1 هەفتە کارکردن لە ڕێگای کوێستانەکانی مالەخ و گۆمی کرد و سووران کە لەلایەن شارەوانی بناری قەندیل و بە هاوکاری خەڵکی دووگۆمان خۆشبەختانە ئەمڕۆ بە کۆتایی هات و ئێمە ئەوڕۆ لێرەین بەسەرکردنەوەی ئەو ڕێیە و ڕێیەکە بە درێژایی 8 کیلۆمەتر بە کۆتایی هاتووە بە سەرکەوتووی دەمەوێت لێرەوە سوپاسی خەڵکی دووگۆمان ڕیسپی و ئەنجومەنی گوندی دووگۆمان بکەم کە هاوکار بوون لە تەواوکردنی ئەم ڕێگایەدا کە ڕۆژانە لەگەڵ خەباتکارانی شارەوانی دەتوانیان ئەم ڕێگایە بەسەرکەنەوە تا بە کۆتاگەیشتنی ڕێگاکە هاوکار و هەماهەنگ بن بێگومان سوودی ئیسفادی ئەم ڕێیە بۆ ئەو ڕەوەندانەی کە دێنە کوێستانەکان ئاسانکاریەکی زۆر دەکات دەتوانن بە ئۆتۆمبیلی خۆیان بێنە سەر وارگە و وارگەکانی خۆیان لە هەمان کاتیژا خەڵکێکی زۆر بۆ بەستی گەشتیاری و سەفرەکردن ڕوو لەو ناوچەیە دەکەن وەک دەبین ئێستاش لە کۆمەڵی خەڵک لەو ناوچەیەدا کە بەهۆی هەڵکەوتەی جوانی و سروشتی جوانیەوە سوودی لێ دەبینین لە هەمان کاتیژدا دەمانەوێت پیرۆزبایەکی گەرم لە خەڵکی ڕەوەندەکانی ئەو ناوچەیە بکەن کە ساڵانە دێنە ئەو ناوچەیە بۆی کە کار ئاسانێکی تەواو دەکرێت بۆیان و بە ئۆتۆمبیلی خۆیان دێنە سەر وارگە و هەوارەکانی خۆیاندا ئەمەش ئاسانکارێکی زۆرە بۆ ڕەوەندەکان و لە هەمان کاتیژدا دەتوانن بەروبوومەکانیان بە ئاسانی بگەنە بازاڕەکان لە ڕووی ئابوووریەوە سوودێکی زۆری دەتوانین لێبین لە هەمان کاتیژدا لە ڕووی گەشتیاریەوە بەهۆی سروشتە دڕفێنەکەیدا بەتایبەت لە بەرزی بەهار و هاویناندا بەهۆی فێنکی و کەش و هەواکەیەوە خەڵکێکی زۆر ڕوو لەو ناوچەیە دەکات دەتوانن سوودی لێ ببین و بەمەبەستی گەشتکردندا دەمەوێت لێرەوە وەکو شارەوانی پامێک بۆ ئەو خەڵکانە بڵێم کە سەردانی ئێرە دەکەن ئێرە سروشتێکە تا ئێستا کەمتر دەستی وێرانکاری و کەمتر تێکدانی ژینگەی پێگەیشتووە داوا دەکەین لەو کەسانێک کە ئەم ڕێگایە بەکاردێنن سەردانی ئێرە دەکەن کاتێکی خۆش لێرە بەسەر دەبن یاخود بەمەبەستی لە وەڕاندنی ئاژەڵەکانیان سەردانی ئێرە دەکەن پابند بن بە پاراستنی ژینگەوە چونکە ناوچەیە بە پاک و خاوێنی ماوەتەوە تاکوی ئێستاش لە هەمان کاتیشدا پابند بن بە پاراستنی سروشت و ئەو ئاژەڵانی کە لێرەکەنەکە نەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر ڕاوکردنیان بۆیە ئێمە وەکو ئاگادارێکی لێرەوە ئاگاداریان دەکەینەوە کە ئەم ناوچەیە بۆ مەبەستی ڕاوکردن بە مەبەستی تێکدانی سروش بەکارنهێن بە پێچەوانەوە لەلایەن شارەوانی ڕوبەڕووی ئیزراعاتی یاسایی دەبینەوە داوا دەکەم کە ئەو خەڵکانی دێنە ئێرە پابند بنوە ئەو سروشتە جوانی ناوچەکە هەیە بیپارێزن و هەموو ئەو خەڵکانێک کە دێنە ئێرە سوودی لێوەرگرن کاتێکی خۆشیێدا بەسەر بەرن و ئەو خەڵکانێک کە بژێوی ژیانیان لەسەر ئێرە کار ئاسانی بێت و بێتە هۆی ئەوەی کە بتوانن داهاتی خۆیان پەرە پێ بدەن و سوودێکی زیاتر لێ ببینن ئەم ڕێگاوەکو باسم کرد بە درێژای 8 کیلۆمەترە نزیکەی 2 مانگ و 1 هەفتەیە کاری تێدا دەکرێت تەنها شارەوانی بناری قەندیل بە هاوکاری خەڵکی دووگۆمان ئەنجومەن و خەڵکی دووگۆمان شتێدا بەشدار بوون و هاوکار بوون هەم لە سەرپەرشتیکردن هەم لە تەواوبوونی هەتا دوا قۆناغی تەواوبوونی تێدا هاوکاری بە هەماهەنگی خەڵکی دووگۆمان و شارەوانی بناری قەندیل ئەنجامدراوە هیچ کەسێکی تر هاوکار نەبوو من وەکو خۆم دەستخۆشی لە شارەوانی بناری قەندیل دەکەم سەرجەم کارمەندەکانیشی گەتوانیویانە ڕۆژانە لەگەڵمان لەو ئاستەیدا بن بۆ سەرکەوتنی جادەکەی بە سەرکەوتووی ئەنجام درراوە ئێمە داواکاریمان ئەوەیە بەڕاستی لە هەموو خەڵکی منتیقەی ئەوانەی مەدەبین و دەنگی مەدەبیستن بەڕاستی ژینگە لە سەرچاوی ژیانە و لە بیر و باوەڕەوە هاتووە هەمومان بتوانین هاوکاری ئەو بناری قەندیلەی بین چونکە خەڵکی ئێمە ئاژەڵدارە دێن بۆ منتیقەکەی بە هیچ شێوازێک بڕیارمان داوە وەکو سەرجەم ڕیسپیەکانی وەردووگا و دووگۆمان و سەرجەم خەڵکی منتیقەکەمان ئەوە سەرکەوتنێکی گەورەیە بەڕاستی ئێمە شانازی دەکەین بە شارەوانی بناری قەندیلەکە توانیوێتی ئەو جادەمان بۆ چاپکا و بۆمان خاوێن بکاتەوە بۆ شوێنی مەبەستمان قوربان ئێمە دیارە وەکو ئێوە دەزانن حکوومەتی هەرێم هیچ پێگەیەکی نەبووە لە دروستکردنی ئەم ڕێگابانە بۆیە ئێمە چەندان جار دووبارەمان کردەوە دەستخۆریشی لە شارەوانی بناری قەندیل دەکەین چونکە ئەوی ڕێگای کردووە تەنها شارەوانی بناری قەندیلە و بەڵکم حکوومەتی هەرێم بەخسێکی خێریش لەو جادەیدا نەبووە و ئێمە دووبارە دەستخۆشی لە شارەوانی بناری قەندیل دەکەین لانکی شۆڕەش بووە و حیزبی زۆر تێدا جێگیر بوون بەداخەوە بۆ ئەو خەڵکانەی گە لێرە پەروەردە بوون و ئێستا پشتیان لە بناری قەندیل کردووە چونکە بناری قەندیل هەمیشە لانکی شۆڕەش بووە بەڵام لەسەر هەمووان واجبە بەڕاستی ڕۆژانە هاوکاری ئێمە بن
بۆ ئەو ڕێگایە چونکە ئێرە زۆر سەرکرد هەیە لێیدا پەروەردە بووە و زۆر عیزپەیە ئێستا پێگەی خۆی هەیە لەو شوێنانە ئێستا دەسەڵاتدارە بەڵام بەینەتێکی باش و بە قسێکی خێریش بەڵکم یارمەتی دەری ئێمە نەبوون والله جا ئەمن وەکو خۆم و پێشم وایە بەڕێی حامیش ڕەنگە هەش بێ پێی ناخۆش بێ لەبەر مەڕووماڵی مەڵە ئەمە پێمان وایە ئیشێکی زۆر چاکە دەستخۆشی لە شارەوانی قەندیل دەکەین لەو کەسانە کە پێوە هەڵوەستاون تا ئێستا هەمووشیان کردو هاتووە لە قەدیمەوە من تەمەنم تقریبا 6 ساڵە هەمووشۆی کوێستانم هەر کردووە ئەوە 18 ساڵە نایم ئەمە لە سەنگەسەری ڕداهاتین بە 4 قۆناغ قۆناغێک داهاتنیە کۆمتانێ قۆناغێک داهاتنیە سێرۆکان ئێکی داهاتینە سیرنێ چوارەم قۆناغ داهاتینە ماڵەکەی جا بە ماڵوێرانێکی زۆرەوە ماندبوونێکی زۆرەوە ئێستا بە سارێ خۆ دەستێ بناری قەندیلی دەستی لەو مەتیقەی دەسوڕێەوە بە هەوەسی خۆ سەفرە و سەیرانی خۆ دەکەین